ساڵی 2124 و وای دابنێ 100 ساڵ بەسەر ئێستاماندا تێپەڕیوە. من و تۆ و هاوڕێ و کەسوکارەکانمان مردوین و بە خاک سپێردراوین. هەر ئەو خانوەی هەوڵمان زۆردا بۆ دروستکردنی، خەڵکی نامۆی تێدا دەژی کە ئێمە هەرگیز نەمان بینیون. هەرچیەک ئەمڕۆ هەمانە یان هەوڵ دەدەین بەدەستی بهێنین دەبێتە مڵکی کەسانی تر. نەوەکانمان ئەستەمە بمان ناسن، وەکو چۆن ئێمە باپیرە گەورەکانی خۆمان ناناسین و بە ئەستەمیش بیریان لێ ناکەینەوە. دوایەوەی دەمرین لەوانەیە بۆ چەند ساڵێک لە بیری کەسە نزیکەکانماندا بمێنینەوە، بەڵام دوای ئەوە یادەوەریەکانمان، وێنەکانمان، وتەکانمان وەکو تۆز و خۆڵی بەربادەڕۆن و نامێنن. ئەگەر جاروبار بیل لەم ڕاستیانە بکەینەوە لەوانەیە تێبگەین چەند بێمانایە ئەو هۆڵە بێوچانانەمان لە بەدەستێنانی هەموو شتێک. تێدەگەین چەند هیلاکێکی بێهودەیە کە دەمانەوێت زیاتر و زیاتر و زیاترمان هەبێت.